هەر بەڕاستی داک و باب دەکرێت جیاکاری بکە لە نێو منداڵەکانیدا؟ ئەی نییە یعنی هەر بەڕاستی دەبیتە داک و باب ئەو شتە بکە؟ نا وەزەن چۆنە دایک و باوکی حەقیقی ئەگەر بەڕاستی دایک و باوک بن نایکە بەڵام من سەدان دایک و باوکە زانم فەرق لەبێ منداڵەکانیاکە مثلا کوڕەکەی خۆشەوێ احتیمام بە کچەکان نایە فەرق و جیاوازی عەقڵێکی وایە ئەوە تێگەیشتەوە لە کاتێکە من دڵنیام یعنی ئەوەی کە مرۆڤ لە کۆتایی ژیانیەکە چووە تەمەنەوە ئەوەی بتوانێت پاڵپشتی بێ و لە لای بحەسێتەوە کچە یعنی زۆربەی باوکەکان و دایکەکان کە ئەچنە تەمەنەوە ینی تووشی نەخۆشی بن و ئەسەد جێەکەون کچەکان فریانەکەوێت ناڵم کوڕ خراپە بەڵام بەعام تەبعی کچ وایە ئیجتیماعیە دڵسۆزە بۆ دایک و باوکی عاتفیە بەداخەوە هەندێک دایک و باوکێکی جیاوازیەکە لە بین مناڵەکانەوە یا مناڵی بچووک ئاخردانە مەسەلەن یا مەسەڵەن مناڵی لە مناڵەکان لە دایکێکە کێشەی لەگەڵ دایکیە یا لە خاڵێکێکە ڕقی لێت یا لەمە چۆن باشکرێ ئەکید مناڵەکە لە دایک و باوکە چێ ئێتەکە لە دایکی چوو دایکیشی وەکو براکانی و کوشەکانی ئالەوە ڕقەڵەگرێ جیاوازیەکە لە نێوانیانە تەمەن کە جیاوازی شکل شتێک منڵی فێڵەن عقدەی قابیل یعنی جۆرێکە لە گرەی دەرونی ناویان ناوزانەکان لە قابیلەوە وەریانگرێتەوە کە هابیلی برای خۆی کوژ ئەوی لەسەر غیرە بوو حەزەتی ویسە براکانیشان لێکن نەکرد هەمووی لەسەر غیرەیە یعنی ئەوە هەیە لە نەفسە ئینسانە ئەوڵە بەداخەوە دایک بەنەو دایک و باوکن بەڕاستی منداڵ ینی جەرێک هەر جەرگە و کچبی کوڕبی گەورەبی کچکە بیتەن دەیتر لەوێن ئەویان جەرگەکەی جگەری زۆر خواردۆ دیارە نەخۆشی پێوەیە بەداخەوەی ترەوە عەقڵێتە لە واقعە لە کوردستانە و لە هەموو وڵاتانی دنیا و جیاوازی هەیە